فانۆس فەتاح خانمێکی یەڵەبجەییە، 64 ساڵە ئەو گڵۆپە قەبارە گەورەیی پاراستووە. ئەو دەڵێت مێژووی گڵۆپەکە بۆ ساڵی 1958 دەگەڕێتەوە و بە دیاری بۆیان هێناوە. ئەم گڵۆپە بە هەدیە بۆمان هاتووە، لەبەرەوە زۆر پارێزگاریمان لێ کردو بۆی کە هەدیە تۆزێ خۆشەویستە بە تایبەتی ئینسان بێ کەیکی هەدیەکی هەیە ڕێزی لێ بگرێ. هەوشە دەرسێکە بۆ ئەوانەی کە گوێیان لێ بێ کە ئینسان ڕێز لە هەدیە بگرێ و ئەوانە. ئێمە زیاد لە ڕێزمان لەم گڵۆپە گر لەبەرەوەی کە یەکەم هەدیە شتێکی دانسخەیش بۆ ئەو کاتە کە ئەم گڵۆپە لای ئێمە بووە. چەند بارمان کردو چەند ڕۆژترین مەحاولەمان کردو کە ئەم گڵۆپە هەر بمێنێ، پێمان خۆش بوو بمێنێ. اینجا کە چوونەتە ئێران لە کیمیاکە هەر عینیشت پاراستومانە. لە ئێران چوونەتە سەریاس، چوونەتە کەنگاوەر، چوونەتە شمشێر، ماوەی لێ بووین هەرچی ئەمە مبارەمان کردووە مەحاولی ئەم گڵۆپەمان کردو کە بمێنێ. هەر لەبەرەوەی کە شتێکی دانسخە ئینجاڵێ منۆختی خۆی زوو کە سەڵد بووم ئەم گڵۆپە من کردووە هێلکەڕۆنم لەبەر کردووە، یعنی هێلکەڕۆنی لەبەراکرێ لە کاتی نائاسایەکەش کارەبا بێ و شتی تر نەبێ وەنە بە قوتە ئەوەنە بە قوتە یانین کارەباکەی. گڵۆپەکە پێویستی بە زیاتر لە 4 ئەمپێر کارەبا هەیە و لەگەڵ ئەوەشدا گەرمێکی زۆر دەبەخشێت. عیرفان کوڕی فانۆس فەتاحە دەڵێت باوکی پیشەی بەرگدروو بووە، مامی ئەو کات لە بەنداوی دەربەندیخان بووە کە کۆمپانیایەکی ئەمریکی کاری تێدا کردووە. لەسەر شوشەی گڵۆپەکەش ناوی سیلڤانیا نووسراوە. باوکم تقریبا 4-5 ساڵە بێ وفاتی کردووە، 2018 بۆ پێم وابێ. هەر حەزی کردم گڵۆپە بپارێزم چونکە بەلایەوە شتێکی یادگارێکی جوان بۆ ئەومە مامەشم کە یاوەتی پێ هەر ئەویش وفاتی کرد لە کیمیاکە نەماوە، بەس هەر بەلامان شتێکی جوان بۆ حەزی کرۆ هەی بێ سۆژات دایگرسانەوە مەسە بەلام بەس کارەبای زۆری سەرفەکرد لەبەرەوە زۆر هەوڵمان نایە ترسانی یعنی پسووتێ بەس بەردەوام دانەگرساوە چونکە یەکەم کارەبای زۆریە وێ، دووەم ئەلتسانی لەوەی کە پسووتێ حەزمان کرد هەر بمێنێتەوە چونکە یادگاری ئەو مامەشم بۆ کە وفاتی کردووە حەزی کرۆ لای خۆمان پارێزراوە. هەر پێمان خۆشە بمێنێتەوە ینی زۆر لە خەمیانی مەسە کاتی بۆ مەدەرزەکە زۆر ئەترسین شکابێ ینی چونکە ئەوە ئەترسین ینی بە کوردەکەی حەزەکەی نەشکێ حەزەکەی بیپارێزی. ئەو گڵۆپە زیاتر بۆ شوێنێکی فراوان سوودی لێوەردەگیرێت چونکە شەوقێکی زۆر و گەرمێکی باشی هەیە. بەوەی تینی گەرمیەکەیەوە کەس خولەکێک خۆی لە بەردەمی ڕناگرێت. عیرفان هۆکاری مانەوەی گڵۆپەکە بەوە دەگەڕێنێتەوە لە کاتی ماڵبارکردن و ئاوارەبوون بۆ وڵاتی ئێران پێشەموشت باوکی خەمی گڵۆپەکەی خواردو و لە شوێنێکی تایبەت هەڵی گرتووە. ئێستا تەمەنی گڵۆپەکە لە 7 نزیک دەبێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.